دووەرانم دوا نامەت گەیشتە دەستێم نووسی بوت پەشیمانە چیتر دڵدارت نابم تاڵی ناکەم ژیانم ناتوانم کەسی هەژار بکەمە دەستگیرانە منیش ئێستا پێت ئەڵێم ئاساییە باوانم خوای گەورە دروستی کردوم چییە سوچ و تاوانم شانازیە هەژارم دوور لە هەڵە و تاوانم لە لای مامە دیاریما دەردێنم دوو چاوانم لە لای مامە دیاریما دەردێنم دوو چاوانم ژیت زیگۆی دڵم دنیا پڕ لە گوڵ بێ هەر چاوڕەش گوڵی منە بەبێ باڵاکەی چاوڕەش خۆشی دنیام لێونە گەر دنیا پڕ لە گوڵ بێ هەر چاوڕەش گوڵی منە بەبێ باڵاکەی چاوڕەش خۆشی دنیام لێونە گەر چاوڕەشم لا نەبێ شەوی تارم ڕۆژنە گەر چاوڕەشم لا نەبێ شەوی تارم ڕۆژنە کەچی ئێستا چاوڕەشەیە منی لەلا دوژمنە ئەوە لە خزمەتیدام حاجی بەندی دڵی منە بۆ حاجی شیفان دەڵێم وەڵا بەندی دڵی منە بۆ دیاری خالی دڵێم بیلبیلەی چاوی منە ئەوە لە خزمەتیدام هەرچی بە ئەو دوژمنە شەرتە چاوی دەردێنم هەر کەس بە تۆ دوژمنە بۆ مەزوتای ڕۆژگارێ دڵدارم بووی زەمانێ پێت ئەوتم خۆشمەوەی باگشت دنیا بزانێ داوای دڵمکەی بەڵێم ڕۆژی شمانێ چاوڕەژە و خۆشەویستیات بۆ کوێ چوویە ساکوانێ بۆچی عەشقت باڵی گرت بەرەو بەردی ئاسمانێ کێ وەک من خۆشی ئەوێی کام کەس قەدرت ئەزانێ دڵنیا بەهەر منم کەسێکی تر ناتوانێ ساڵ یادی مامە دیاری بە پیاوانە بڕوانێ ئەمنیش لە خزمەتیدام دەردێنم دوو چاوانێ
هەڵدێرم مەترسەوە مەزانە بە بێوەفایی فێرم گەر خاوەن دڵی تۆ بم قەت برسی نابم تێرم لە دوژمنم ناترسم لە شەڕگردنا شێرم لە تەقوە و کاری باشە ڕوو لە خوا دەست بەخێرم چی بکەم توخوا لێم مەگرن بە جوانی یارم فێرم چی بکەم توخوا لێم مەگرن بە چاو جوانانان فێرم هۆ کچەکەی تیکتۆک بۆچی منت کرد بلۆک هیچیان لە تۆ دانیە سۆز و وەفایەک دنۆک هۆ کچەکەی تیکتۆک بۆچی منت کرد بلۆک هیچیان لە تۆ دانیە سۆز و وەفایەک دنۆک سوراوەتدا لە لێوت بۆیەت خستە سەر نینۆک بە تەنورەی کوردەوە بۆی شوێ ئەڕۆی قاسدیرۆک دیاری وا خۆی گۆڕیوە خۆ هوونەی کردووە شۆک لێدە لێدە بەتەر بچیت